ئەو هیچ ئاوێنە لە پێشت بێیان لە تەنیشتت بێ جایز نییە نوێژ بکەیت. ئایا لە پشتیشت بێ هەمان شتە؟ بۆچی جایز نییە؟ وەڵڵاه وام بیستووە. نانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ڕوو مەکەنە ئاگر کە کاتی نوێژتان کرد. ئەگەر ئاگر لە پێشت بوو جایز نییە نوێژ بکەی بەرامبەر بە ئاگر. ئەمما ئەگەر ئاوێنە لە پێشت بێ یا لە تەنیشت بێ یا لە دواوە بێ یان لە سەقفەکەیە بێ دروستە، بەڵام بۆچی ئەڵێن ڕوو مەکەنە ئاوێنەکە کاتێ نوێژتان کرد لەبەر ئەوەی مەشغوڵت نەکات. ئەمما ئەگەر کەسێ سەیری شوێنی سوژدەکەی خۆی بکات کە سونەتە لە ناو نوێژە کاتێ بە پێوەی سەیری سوژدەکەت کەیت، ئەو شوێنەی کەوا سوژدەی بۆ ئەبیت سوژدەی تیا ئەبیت ئەو شوێنە سەیری ئەو شوێنەکەیت و لە کاتی تەحیاتیشا سەیری پەنجەی شادمانت کەیت. بۆیە ئەگەر کەسێک ئاوا بەو تەرکیزە نوێژ بکات دروستە قەیچێکە باڕوو کاتە ئاوێنە، بەڵام ئەگەر کەسێک خۆی مەشغوڵ کا بە ئاوێنەکە و سەیری ئاوێنەکە کە بزانێت چۆنە یان خەریکی خۆی بێ ئەو کاتە ئەڵێن دروست نییە و نابێ ڕووکەیتە ئاوێنە لە کاتی نوێژکردنە.